خی گەورە پاداشتین گۆش بداتەوە مامۆستا دەرێمە کاکە هەڵۆی لە ئەڵمانیایی کاکەڵۆ ئامانەتەکانت گەیشتە جێیەکی زۆر دەستپاک. بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله. دعای خێرمان لە بۆ دکتۆری خۆشەویست و بەڕێسەیە لەگەر ستافە چاک و ڕێک و پێکەکەی کە بەڕاستی خزمەتێکی گەورە دەکەن بە خەڵکی هەولێر و بە تەواوی خەڵکی کوردستان نەخۆشخانەیەکی پاک و خاوێن جوان. ئومێدوارم ئینشاءالله هەمومان ئەو کەسانی کە ئیمکانێتیان هەیە بتوانن لەو پشکانە بەشدار بن. حەقیقەتەن کە دەیبینی لە نزیکەوە ئەو جا هەست بە ئازاری فەقیر و ژارەکان و نەخۆشەکان و کەم دەستەکانەکەی کە هەست دەکەی فەقیرێکی زۆر ئیسیفادەی لێ دەکرێت، نەخۆشێکی زۆر ئیسیفادەی لێ دەکات. کارێکی گەورە و پیرۆزە بەڕاستی، چونکە دین فێرمان دەکات دین هەر نوێژ نییە، هەر ڕۆژیگرتن و عیبادەتکردن نییە. ئەگەر ئەوە بۆ خی گەورە زۆر ئاسان بۆ لە یەک ئاەت کۆیە کردووە ئەیوە الذین ئامنوا ئەقیموا الصلاة وآتوا الزەکات وصوموا رمضان. بەڵام خی سبحانه وتعالى دینی دابش کردیتە سەر چەندین بەش. خزمەتکردنی ئینسانیەت بەڕێستی گەورەترین و ساکترین و باشترین پێگە و جێگەیەکی گەورەی لە دین هەیە. هەر لێش ئەگەر تەمەشای قورئانکەی شان بەشانی ئیمان و تەوحید خی ڕەب العالەمین ئەخلاق و ئیمانی لە تەنیا یەکدانایە. کاری پێغەمبەران تەوحیدەکەیان چەند گرنگ بووە، خزمەتکردنیان بە مرۆڤایەتی ڕزگارکردنی مەزلومان و فەقیر و چەساوەکان زۆر گەورەتر بووە. جا بەڕاستی نامێت زۆر قسە لەسەر ئەو بابەتە بکەم، بەڵام بەڕاستی جێگای دەستخۆشیە. ئینشاءالله خی گەورە نمونەی وەکو کاک دکتۆر هەر زیاد کە مستەشفای زیاتر خەستەخانەی زیاتر بکرێتەوە تا زیاتر فەقیر و هەژارەکانی ئەو وڵاتی خۆمان زیاتر سوودی لێبینین. ومێد دەکەم هەم حکوومەت هەم دەوڵەمەندەکان هەم خەڵکی دیکە چاو بخشنەوە بەو مستەشفا خەیریانە کە بەشێکی خێری زۆر باشی کێدا ئینشاءالله خی گەورە بیکاتەمای ئیسیفادەی زۆر بیکاتەمای شیفا لە بۆ نەخۆشەکانمان. ئەمن بەڕاستی زۆر خۆشحاڵ بووم کاکەڵۆی مەم حاج ساڵح لە ئەڵمانیەوە پشکێکی کڕی بوو هاتم پێشکەشی ئەو خەستەخانەمان کرد و فەقیر و هەژارەکان. ومێد دەکەین ئینشاءالله خی گەورە پاداشتی ئەو برایە و تەواوی ئەو خوشکبرانی دیکەش کە بەشداریان لە پشکەکان کردیە خوا پاداشتیان بداتەوە. خی گەورە پاداشتین گۆش بداتەوە. مامۆستا دەرێمە کاکە هەڵۆی لە ئەڵمانیایی کاکەڵۆ ئامانەتەکانت گەیشتە جێیەکی زۆر دەستپاک و ئیشاءالله دەبێتە سەدەقە جاریە تا هەتایی و هەم کوردەکانی خارج وەرن با کوردستان ئاوادانتر بکەین، تێشی و قیامەت بنێرین پێش ئەوەی کۆتایمان پێبێ لەو دنیای جێ پەنجەکانمان بەجێ بێلین. خۆشبەخت ئەوە بەشدارە لە مهرەبانی دەست خۆش بمامۆستا الدال على الخير كفاعله. هەر کەسێک ببیتە هاندان لە بۆ کاری چاکە و هەمان ئەجر پاداشی دەگاتی. خی گەورە ئەجر هەموو بداتەوە. ئەما بە خێری ئەو خێرخوازانە دەتوانین خزمەتی زیاتر بکەین، پشتی خێرەکان بەرز دەکەینەوە بە پشتوانی خی گەورە. خوا پاداشتان داتەوە. محفوظ بن یاخوا سەلامەت بن. میهرەبانی دڵسۆزی و لێزانی